بینەرانی بەڕێز دووبارە سڵاوتان لێبێ خۆشحاڵین کە لە دیدارێکی تایبەت جارێکیکە دێنەوە خزمەت ئێوەی بەڕێز. دیداری ئەم جارەمان لەگەڵ زۆر بەڕێز کاک دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری دامەزراوەی ئەوروپی بۆ تۆژینەوە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا. کاک دکتۆر زۆر بەخێر بێن، سپاس بۆ ئەم دیدارش، سپاسانەکەی کە جارێکیکەش لەگەڵوانە لەگەڵ کوردستان 24 پرسیار زۆرە، دەمەوێت هەر بەو ڕاشکاویەی جەنابەت وەڵامان بدەیتەوە. دۆخەکە ئاڵۆزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراق لە کوردستان لە هەمووی با بینە سەر عێراق جا دوایی ڕەنگە بپەڕینەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانیش. دۆخی عێراق چۆنە بینی ئێستا خۆیان ئامادە کردو بۆ هەڵبژاردن دەکرێت یان ئەمە تەنها سیناریۆیەکە و ڕەنگە هەر بانگەشەیەک بێ؟ پێم وایە ئەگەر بێت و جەنگێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوو نەداتەوە بە تایبەتی لە نێوان ئیسرائیل و ئێرانە لە 11 نۆڤەمبەر هەڵبژاردن بکرێت. بۆ چونکە یەکەم ئیستیحقاقی ئینتیخابیە دەستوریە، دوو برادرانی شیعە کە حکومی عێراقەکەن ئەیانەوێ گۆڕانکاریەک لە حکوومەتی ئێستاە بکەن. یەک بنەما هەیە جەنابتان حتمما لێی تێگەن، ئەوەیە کە لە ناو کێڵگەی سیاسی شیعە سەرۆک وەزیران نابێت هەرگیز ئەوەندە بەهێز بێ کە هەژمونی خۆی بەسەر بەهێزەکانە فەرز بکە. بنەما و پرەنسیپی سەرۆک وەزیران بوون ئەوەیە کە ئەبێ هەمیشە لاواسترین بێ لە نێوان بەهێزەکانە. لە ماوەی 4 ساڵی ڕابردووە سەرۆکوەزیرانی ئێستای عێراق توانیوێتی قاعیدەیەکی جەماوەری لە ناو ڕووبەری شیعە بۆ خۆی دابین بکە بەڕادەیە کە حڕەشە بکە لە پێگەی هەژموندارە مێژوویەکانی ناو کێڵگەی شیعە. بۆیە هەڵبژاردن ئەگەر تەنها لەبەر ئەوەش بێ ئەیکەن. باش، بەڵام کاک عادل ینی کەواتە پێتوانیە ئێستا ئەم سەرۆکوەزیرانە چانسی هەیە بە جارێشکە بێتەوە سەرۆکوەزیران لەو لاشۆ چووکە لە بیرمان بێ سەدر بە تەواوی بایکۆتی هەڵبژاردننی کردو و قاعیدەیەکی زۆر گەورەشی هەیە. سەرکات جەنابی کاک حاکم، ئێمە ئەبێ بە شێوەیەکی ئەکادیمیانە زانستیانە کار لەسەر فاکتەکان بکەین. باشە و لە بەرەوەی کاتی بەرنامەکەی جەنابێشت کەما من بە کورتی و بە چڕی و ینی بە خێرایی عەرزی جەناب دەکەم. سەرۆکوەزیرانی ئێستا پرسیارەکە ئەوە نییە باشە یا خراپە، کاری جوانی کردووە یا کاری خراپی کردو. پرسیارە سەرەکیەکە ئەوەیە ئایا ئەکتەرەکانی دیکەی ناو ماڵی شیعە بە هەڕەشەی ئەزانن بەسەر خۆیانەوە یاننا؟ کە تو وەڵامیان پرسیارت دەستکەوت ئەتوانی داهاتووی سەرۆکوەزیران ببینی. وەڵامی پرسیارەکە کە ئێمە ئەندیکاتۆرەکان شرۆڤاکەین لە مختبەرەکانی خۆمانە بۆمان دەرەکەوێت کە بەڵێ ئێستا ئەتوانم بە ناو پێت بڵم کێ پێگەی سەرۆکوەزیرانی ئێستا بە هەڕەشە ئەزانە لەسەر خۆیان. باش، بۆیە بوونەوە بە سەرۆکوەزیرانی پێویستی بە موعجزەیەکی گەورەیە. زۆر چاکە کاک دکتۆر عادل، بۆ خۆشت باش دەزانی ینی عێراق ئێستا تووشی حاڵەتێک بووە بنبەستێکی تەواو ئەکرێ بڵێن تووشی شێرپەنجەی سیاسی بووە. عەقڵیەتی حکومڕانی لە عێراق گۆڕانی بەسەران نایێت. ئەم شێرپەنجەی سیاسیە عێراق بەرەو چۆ دەبا؟ ینی هیچ ئومێدێک هەیە بۆ عێراق وەکو دەوڵەت بۆ ئایندە؟ دوو ساتە وەختی مێژووی زۆر گرنگ بۆ وەڵامی پرسیارەکەت. 1921 1921 پەرسێ کۆکس کە عێراق دامەزرێنێ پرس بە عێراقیەکان ناکە، پرس بە پێکهاتەکان ئەو پێکهاتانە ناکات کە ئەوێ ببن بە عێراقی، ئەوێ بیان کا بە عێراقی. فۆرمێک ئەێنێ لە ڕێگای بۆمب و تەنانەت هەندێک ئەڵەن کیمیاویشی بەکار هێناوە چ لە باشوور چ لە کوردستان، لە باشووری کوردستان لە کوردستانی عێراقی ئێستا هەموو چوارە چەکێکی بەکارهێنا هەتەنانەت ئەو سیاسەتەی پەیڕەوە کرد کە پێوترێ سیاسەتی خاکی سوتاو لە باشوور و لە کوردستان
بۆ ئەوەی بە زۆر ئەو فۆرمە بسەپێنێ بەسەریانە 1920 تا 2023 لە سایەی ئەم فۆرما نەمانتوانی لە عێراقا دەوڵەت دروست بکەین چونکە عێراق فەرز کرا بەسەر عێراقیەکانەواتە دەوڵەت دژی عێراقیەکان دروست کرا نەک لە پێناوی عێراقیەکانە لە 2023 کاتێک پۆل بریمەر دێت ئەویش هەمان ڤێرژنی پەرسێکۆکس دووبارە ئەکاتەواتە ئەمریکیەکان پرسیان بە کورد و شیعە و سونە نەکرد چ جۆرێک لە شەراکەتیانەوێت بەیەکەوە فۆرمێکیان هێنا فەرزیان کرد بەسەر هەموو پێکاتەکانی عێراقا لە 2023 بۆ 2025 تەماشاکەین عێراقیەکی بەرپرست دەست ناکەوێ بە کورد و بە شیعە و بە سونە پێی وابێ کە ئەم فۆرمە ئەمریکیەی پۆست سەدام حوسێن سەرکەوتوو بووە تاکە چارەسەرێک لە بەردەمی عێراقیەکانە بریتە لە چی بریتە لە کرێبەستێکی سیاسی و کۆمەڵایەتی نوێ کە ڕێگەیان لێ پێ بدات کە هەموو سەرچاوەکانی عێراق لە پێناوی هەموو عێراقەکانە سەرف بکرێن نەک ئەوەی کە گروپێک هەژمون کا بەسەر گروپەکانی ترە بەبێ ئەم گرێبەستە کۆمەڵایەتی سیاسی نوێ مستەحیل لە عێراق بتوانێت وەکو دەوڵەت بمێنێتەوە باش کاک دکتۆر عادیلکەواتە باشترین چارەسەر بۆ ئەو شێرپەنجە سیاسیە بۆ ئەو شێرپەنجە کۆمەڵایەتیە بۆ ئەو شێرپەنجە حکومڕانەیەکە لە عێراقدا بۆ ئەم سێ پێکاتە سەرەکیە شیعە سونە کورد باشترین چارەسەر جۆرێک لە کۆنفیدرالیەت نییە بۆەوەی هیچ نەبێ ئەم دەوڵەتە هەڵنەوەشێ سیرکە ئەو پرسیارەی جەنابەت ئەمان باتەوە ڕاستەوخۆ بۆچی بۆ ئەوەی کە پرسێکۆکس لە 21 کردی وە پۆل بریمە لە 2023 کردی من پێشنیارێکی ترم هەیە نا ئێمە نابێ فۆرمێک فەرسکەین بەسەر ئەم پێکاتانە پێشنیاری من بۆ هەموو عێراقیەکان بە شیعە و سونە و کوردەوە ئەمەیە کە بۆ چوونە دەرەوە لەم قەیرانە گەورەیە کە تۆ ناوت ناژێرپەنجە کە قەیرانێکی یەکجار گەورەی دەوڵەتداریە کە تەمەنی تەنها 20 ساڵ نییە تەمەنی ئەوە بۆ بە 90 ساڵ بۆ چوونە دەرەوە لەم قەیرانە تەنها و تەنها یەک ڕێگە هەیە و بەس ئەوەیە کە تۆ بیت پرس بە خودی پێکهاتەکان بکەیت کە چیانەوێت بەڵام کورد ریفراندۆمی کرد کار دکتۆر عادل ڕێگەیان نەدا بەدەستمەوەیە ئەبێت پرس بە ئاجاوە ڕێگەی نەدا ئەوە هەڵەیە ئەکە ڕێگەت نادا واتە هەمان فۆرم دێم دەوڵەت فەرزەکەم بەسەر تۆیە لە کاتێکا دەوڵەت نابێ فەرز بکرێ دەوڵەت نابێت دژی هاوڵاتی بێ دەوڵەت ئەبێ لە خزمەتی هاوڵاتیە بێ ئەگەر ئەو کاتێک کە تۆ ئەفەرموویت ڕێگەیان نەدام فۆرمێکیان فەرز کرد بە سەرماواتە دەوڵەت هەمیشە دژی هاوڵاتیە لە کاتێکا ئەبێ پێچەوانەکە بێ بۆ ئەوە من ناڵم تەنها پرس بە کورد بکرێ ئەبێ پرس بە سونەش بکرێ ئەبێ پرس بە شیعەش بکرێ ڕاپرسی بکرێ کاک حاکم ئەوەیە کە بۆ یەک جار بۆ یەک جار ئەم ڕستەیە تاواکەم بۆ یەک جار شانس بدرێ بە عێراقیەکان بەوەی کە پیان بوترێ چیتانەوێ چۆنتانەوێ کەی ئەتانەوێت چێ ئەم چانسەیان باتێ عێراقیەکان خۆیان اینجا ئەو پرسیارە زۆر سوپاس ئەو پرسیارە زۆر زۆر گرنگە تاوەکو دەستە بژێرە عێراقیەکان نەگەنە ئەو قەنەعەتەی کە ئەبێ ئەو شانسە بە عێراقیەکان بدەن عێراق بە هەموو قەیرانەکانیەوە بۆ ئەبد ئەمێنێتەوە ینی ناڕاتە دەرەوە لەو قەیرانە کارەساتی عێراق ئەزانی بریتێ لە چی بریتینە لە ئەمریکا لە ئێستاە بریتینە لە فەڕەنسا و بەریتانیا و وڵاتە تەنانەت بریتینە لە ئێران و تورکیا و وڵاتانی کەنتا کارەساتی عێراق گەورەترین کارەساتی عێراق بریتێ لە دەستە بژێرەکانی تۆ هەمیشە پێت خۆشە بە ڕاشکاوی قسە بکەین بە ڕاشکاوێکی ئەوەیە کە تۆ لە عێراقا دەستە بژێرت نییە نخبەت نییە کە خەونی ڕزگارکردنی عێراقی هەبێ لەم قەیرانانە کەواتە هیچ ئومێدێک بە عێراق نییە ئەگەر تۆ تا ئەم دەستە بژێرە دروست نەبێ تا کاک حاکم تا ئەم دەستە بژێرە دروست نەبێ بڵێ مافی عێراقی بوون ئەگەرمەوە بۆ خودی عێراقەکان بە هەموو چوارچەوەکە بە هەموو پارچەکانەوە بۆی پیان بڵم چۆن ئەتانەوێ عێراقی بن لە چه فۆرمێکە ئەتانەوێ عێراقی بن ئایا کۆنفیدرالیتانەوێ ئایا فیدرالیتانەوێ ئایا ئۆتۆنۆمیتانەوێ ئایا دێسەنترالیزاسیۆنتانەوێ لا مەرکەزیتانەوێ چیتان ئەوێ تاکە کەسێک کاک حاکم بتوانێ وەڵامی ئەمە باتەوە و کە ئەتوانێت عێراقەکان لەم قەیران ڕزگار بکە ئەم ڕێگایە یەک زانیاریت بامێ و دوای ئەوەستم ساڵی 2021 سەرۆک ماکرۆن ویستی لە پاریس ئەمە بکە ویستی
کۆنفرانسێکی ئەنتەرناسیۆنال ساز بدات. ئەنتەرناسیۆنال بە معنایشی بە معنای هەموو سەرۆک دەوڵەتەکانی دنیا کە بۆیان بکرێت بێن لە کۆنفرانسەکە دانیشن بەس هیچ نەڵێن قسە ناکەن وەکو چاودێر لێرن ئەوەی کە تەنها و تەنها قسە ئەکا خودی عراقیەکانە یعنی کورد و سونە و شیعە یەک پرسیاریان لێ بکرێ یەک پرسیاریان لێ بکرێ بۆ یەکەم جار لە مێژووی عراق ئەم پرسیاریان لێ بکرێ چۆن ئەتانەوێ عراق ببرێ بەڕێوە چونکە ئەو فۆرمی کە هەیە شکستیە ناوەڕێەوە بەڵام کازمی هات سەرۆک وەزیرانی ئەو کاتە کۆمەڵێک گرفتی دروست کرد کە ئەمە لەگەڵ ئیستیکباری عراقی و لەگەڵ عیزەتی عراقی و لەگەڵ سیادەی عراقی ناگونجێ ئێمە پێویستمان بەم مؤتەمەرە نییە بە پێشانەوە ئێمە پێویستمان بە مؤتەمەرێکە کۆنفرانسێکە کە لە بەغا هەموو دەوڵەتانی ناوچەکە کۆ بکەینەوە بەیەکەوە واتە بین وا بکەین کە ئێران و ئەمریکا لەگەڵ یەک قسە بکەن تورکیا و مصر لەگەڵ یەک قسە بکەن ئێران و سعودیا لەگەڵ یەک قسە بکەن وەڵامی من ئەو کاتە بۆ کازمی ئەمە بوو عراق پێویستی بەوە نییە دەوڵەتەکان بەیەک بگەیەنێ کە قسە بکەن بەیەکەوە عراق پێویستی بەوەیە لە ناو خۆیان لەگەڵ یەک قسە بکەش کەواتە نخبە ئەوەی کە جەنابە دەڵێ ئەو نخبەیە نەدروست دەبێت لە بەرەوەی عەقڵەکە ئەو عەقڵەی هەر کۆنە هی زمانی پرسی کۆکسە من با بێمە سەر پرسیارێکی تر کاک دکتۆر عادل ئێوە دیدارێکتان لەگەڵ سەرۆک بارزانی هەبوو لە پاریس من نامەوێت پێم بڵێ باسی چی کرا بەوردی بەڵام هەموو ئەم شتانی کە ئێستا جەنابەت باست کرد بە پرسی کوردیشەوە خرانە بەرباس لەوێ کاک حاکم خۆ دەزانی من پارتی نیم من ئەندامی لق نیم من بەرپرسی لق نیم من ئەندامی مەکتەبی سیاسی نیم وانە من سەرۆکی دامەزراوەیەکی توێژینەوەی ئەکادیمی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتێک کە کەسایەتێکی گەورەی وەکو سەرۆک بارزانی ئەبینی بۆ قاوە خواردنەوە نییە وانە وە سەرۆک بارزانی پێویستی بەوە نییە کە من قاوەی لەگەڵا بخۆمەوە بێگومان پێویستی ئەوەی کە هەیە ئەوەی کە بابەتە حرە جددیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست عراق هەرێمی کوردستان هەموو ئەو بابەتانەی کە لای جەنابەت پرسیارن بە دڵنیاییەوە زۆر بە تێر و تەسەلی زۆر بە قوڵی لەسەر ئاستی هەموو ڕاهەندەکان ئێمە گفتوگۆمان لەگەڵا کردووە و یەکێک لە باشەکانی سەرۆک بەرزانی هەمیشە ئەوەیە کە من نازانم کۆبوونەوەی حیزبی چۆن ئەبرێ بەڕێوە چونکە ڕاستەکەی لە ئیشی من نییە بەڵام یەکێک لە باشەکانی سەرۆک بەرزانی ئەوەیە کاتێک لەگەڵ کەسانی وەکو ئێمە دائەنیشێت ئەوەیە کە یەکەم کەس لە نێوانمانە نییە ئەوە بۆ زانیاری بۆ خۆت دوو هەم یعنی کەسی سیام نییە دوو بە دوو خاڵی دووەم ئەوەیە کە بەڕاشکاوی هەموو بابەتێک باسەکرێ ینی بابەتێک نییە کە قەدەغە بێ بابەتێک نییە کە حرام بێ بابەتێک نییە و باسکردنەکانیش باسکردنی بابەتین باسکردنی فاکتوێڵن ئەوە نییە کە هەنی جەنابی سەرۆک بەرزانی ئەو ئامادە باشیەی نەک هەرتایە بەڵکو هانی ئەدا بەوەی کە ئەوێت کاتێک لەگەڵ کەسێکە دائەنیشێ لە مستەوایە لە قوڵایی شتەکان تێبگا بڕاتە ئەو دیوی قوڵایەکانەوە بۆ ئەوەی تێبگات کە تۆ چۆن دنیا ئەبینیت زۆر باشە کاک دکتۆر عادل بۆ خۆشت زۆر باشە زانی ئێستا ئێمە من دوایی دێمەوە سەر پەیوەندیەکانی کورد لەگەڵ عێراق ئەوە ساڵێک بەسەر هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان تێپەڕیوە تا ئێستا لە پەرلەمان کاراکراوەتەوە نەتوانیمانە حکوومەتیش پێک بێت پێت وایە ئەمەش کێشەیەکی گەورە نییە ئێستا کەواکە هەموو ئەوروپیەکان ئەمریکاش چاویان لەوەیە هاوکاری هەرێمی کوردستانەکەن لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسی سەربازی ئێمە خۆشمان ناتوانین چارەسەری ئەو کێشانە بکەین کەواتە لەسەر ئەمەیان ئێوە ئەڵێن چی و تۆ توێژەرن لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناویانە عێراق و کوردستانی شەیە ینی پرسیارێکی گرنگە بەڕاستی کاک حاکم پێویستی بە وەڵامی گرنگیش هەیە بەڵام کاتی بەرنامەکەی جەنابەت کەمە تۆ سیرکە کێ لە دەوروبەری تۆیە نەرویج ئەڵمانیا فەڕەنسا بەریتانیا نا تۆ لە دەوروبەری تو ئاگر ئەبارێ ئاگر شەڕی 12 ڕۆژت لە بیرەوە نیە گەورەترین جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەسڵەن سنووری تۆ لەگەڵ ئێران هەر 4-5 کیلۆمەترە وە نییە لکاوی پێەوە ئیسرائیلەوە لە تەنها چەند کیلۆمەترێک لە تۆ دوورە
داعشت خۆ بیر ماوە وانە لوبناان ئەوە ئاگات لێتی چی بەسەداتوواڵەوەش غەزە ئاگات لێتی زیاتر لە 65,000 کەس کوژراوە بە فەرمی بە نافەرمی ئەڕات بۆ 150,000 کەسە و هەروها ئەبینی لە ئێمن چ ڕۆدا لە سووریا بینی لە ناو ئەم ئاگر و ئاسنەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد ئەوەی هەیەی منیەتی بە فەرمی بە دەستوری هەرێمی کوردستانە زیاتر لە 50 ملیۆن بەشەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەنها یەک چوارچێوە هەیە کە نوێنەرایەتیەکە کە بریتە لە هەرێمی کوردستان برادرانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان وەکو حیزبی دەسەڵات و حیزبەکانی ئۆپۆزیسیۆنیش ئەبێت تێ بگەن لەوەی کە هەرێمی کوردستان وەکو چاکەیەکی گشتی تەنها هی ئەوان نییە بەڵکو نوێنەرایەتی بڕیارە نوێنەرایەتی ڕۆحی 50 ملیۆن کەس بکە خەونی 50 ملیۆن کەس بکە و ئەگەر بەبیرت بێت کاتێک دۆناڵد ترامپ بۆ یەکەم جار جەنابی سەرۆکی هەرێمی بینی نەیوت سەرۆکی هەرێمی کوردستان وتی بەڕێز سەرۆکی کوردستان بۆ چونکە لە عەقڵی ئەوانە هەروای پێوت بەڕێز سەرۆکی کوردستان بۆ چونکە هەرێمی کوردستان وا لە لای ئەوروپیەکان و ڕۆژئاوایەکان خەیاڵدان ئەکرێ و کۆنسپچوالیزە ئەکرێ کە نوێنەرایەتی ئەو ڕۆحە کوردیە ئەکرێ و تەنانەت پام شتێکت بێڵم سەرۆکی هەرێم یا سەرۆکی حکوومەت کاتێک لە ئەو ناوەندە حرە گەورانەی دەسەڵات بۆ نمونە لە کۆشکی ئەلیزێ کە پێشوازی لێکرێ یاخود لە ئەڵمانیا یا لە بەریتانیا تۆ بینی وتە سەرۆکی هەرێمێک بەم شوەیە پێشوازی لێ بکرێ سەرۆکی حکوومەتی هەرێمێک بەم شوێ دەوڵەت ئەزانی بۆچی وا پێشوازی لێکرێ چونکە ئەو وڵاتانە ئەزانن کە نەتەوەیەکی گەورەی بێدەوڵەت هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە تەنها گزارشتێکی سیاسی هەیە لە ڕووی دەستوریەوە کە بریتێ لە هەرێمی کوردستان بۆیە بەم شوەی پێشوازی لێکن بۆیە ئەمەوێ بڵم پارتی وێکێتی و برادرانی تریش ئەبێت تێبگەن لەوەی کە ئەو مامەڵەی کە ئێستا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و دروستکردنی کابینەی داهەمایکەن زۆر نادروستە زۆر نادروستە بۆ چونکە بەشێکی زۆری دۆستەکانمان بێئومێد ئەکەن لە پشتیوانی ئێمە لە پشتیوانی ئێمەی سەربازی پشتیوانی ئێمەی ئاسایش و سکیوریتیە و لە هەموو بوارەکانی ترا کە خۆت ئەزانی بۆیە ئەگەر ئەمڕۆ کابینەی داهەم دروست ببێ زۆر باشترە لە سبەینێ ئەگەر مانگی ڕابردوو دروست بووایە باشتر بوو لە 2 مانگ لەمە پێش ئەوەی کە نەکراوە من بەم ڕستەیە کۆتایی پیانم ئەمەوێ بڵم بەرپرسیارەتێکی یەکجار گەوریان لەسەر شانە لە بەرامبەر ئەمنی قەومی کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باش کاک ئەم عادل من وەکو دوا پرسیاری ژانی بەڕاستی پرسیار زۆر بوو بەڵام ببووریانی کاتەکەمان ئەرەوەندێ ئێستا کە ئەم هەڵبژاردننی عێراق کرێ کوردیش دەچێتنەوە هەڵبژاردنەوە ئەوەی لە عێراقی بینین ئەسڵەن ڕەنگە گۆڕانێکی کەمی دەم و چاوەکانیش بێ دەنا عقلێت و هەڵوێستی عێراق بەرامبەر کورد و هەرێمی کوردستان هەمان شتە دەستوریش ئەسڵەن جێبەجێ ناکەن بۆ خۆ دەیزانی ئەوە سیاسەتی برسیکردنیانێ کەواتە کورد چه سوودێگە بینێ لەوەی نوێنەری هەبێت و بچێتە پەرلەمانی عێراق هیچ گۆڕانکاریەکە بێت سەرکە کاک حاکم ئێمە هەڵوێستی ئایدۆلۆژیمان هەیە و هەڵوێستی پراگماتیستمان هەیە کە مامەڵە لەگەڵ فاکتەکە باشە تا ئەم ساتە وەختە تۆ فەڵەستینەکان ئێمە تەنها 6 ملیۆنین وەنی 6 ملیۆن فەڵەستینیمان هەیە ئێستا 153 دەوڵەتی دنیا دانی بەوە ناوە کە فەڵەستینیەکان مافیان هەیە ئەکسسیان بە دەوڵەتە بێ بەڵام ئێمە کۆمەڵگای نێودەوڵەتی ئەوش بەشێکی زۆری پەیوەندی بە دیپلۆماسەتی کوردیەوە هەیە نەیتوانیوە کۆمەلگای نێودەوڵەتی قەنەعەت پێ بکە کە ئێمەش وەکو نەتەوەی یەکەم نەک دووهەم چونکە ئێمە لە ڕووی عەدەدیەوە زۆر گەورەترین لە فەڵەستینیەکان مافیەوەمان هەیە ئەکسسمانەوە کە ئەم سەرکەوتنەمان بەدەست نێناوە با ئێمە دان بەوا بنین دیپلۆماسەتی ئێمە ئەم سەرکەوتنەی بەدەست نێناوە کۆمەلگای نێودەوڵەتی ئەمەیە چوارچێوەکەی عێراقێکی یەکگرتوو لە ناوی حکوومەتێکی هەرێمی کوردستانی بەهێز بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بێ تۆ نابێ کاک حاکم کە سەلاوازەکانی خۆت بۆ بەغا بنێری زیاتر لە 5 ساڵە من ئەمە ئەڵێم بە هەموو لایەک تۆ ئەبێ کۆمەلگای نێودەوڵەتی ئەڵێ عێراق ئەبێ وا بمێنێتەوە تۆ ئەبێ هەموو ڕێسوورس و سەرچاوە و داهاتەکانی عێراق لە ڕووی سمبۆلیکەوە لە ڕووی مادیەوە لە هەموو ڕووەکانەوە بەکاربێنی بۆی بخیتە خزمەتی هەرێمی کوردستان سێرکە کاک حاکم ئەزانم کاتت نەماوە برادەرانی شیعە هەرچی ڕێسوورس و داهاتی
دەوڵەتی عراقی هەیە ئەیخەنە خزمەتی پێکاتی شیعە بەکارێنن بۆ خۆیان برادرانی سونە بە هەمان شێواکەن ئێکاکە تۆ سەرۆکاتی کۆمارت هەیە وەزیری دەرەوەت هەیە جێگری سەرۆکی پەرلەمانت هەیە جێگری سەرۆکی مخابەراتی عراقت هەیە تۆ 600 پۆستت هەیە لە عراقا هەرێمی کوردستان ئێستا پێویستی بە پشتیوانی مادی و دیپلۆماسی و سمبۆلیک و هەموو ئەمانە هەیە تۆ باشتر نییە لەوەی کە لە بری کادیری پلە 5 و پلە 6 و پلە حوتی خۆت بنێری بۆ بەغا کە ئەسڵان کەس دانی پیانانێ کادری پلەیەکی خۆت بنێری بۆ بەغا بۆ ئەوەی هەموو ئەو زیاتر لە 70 ساڵە هەرێمی کوردستان لە خزمەتی بەغایە لە خزمەتی عراقە کاتی ئەوە نهاتووە کە تۆ ئەم کەسە بە هێزانەی خۆت بنێری بۆ لە 10 ساڵی داهاتووە عراق بخرێتە خزمەتی هەرێم دەستە خۆش بوو وەڵای من ئەو پرسیارم ئەو وەڵامم زۆر بەدڵ بوو وەرچەند وتم دوا پرسیار ئەگەر پرسیاریشی کەشم ماوە بەڕاستی ئەگەر بە کورتیش وەڵام بدەیتەوە من نامێ زیاتر کاتتان لێ بگرم ئێستا ئەو هەڕەشانی لەسەر عێراقن لە ناوخۆش هەمانە لە دەرەکی شەمانە تا چەند ئەگەری هەڵوەشانەوەی دەوڵەتی عێراقی با هەمووی وەربگرینەوە تا دوێنێ شەڕ لە نێوان هێزەکانی ئەحمە شەرع و هێسەدا ڕوویداوە لە سووریا وتت ناوچەکە ئەکوڵێ هەمووی شەڕە عێراقیش لەوانەیە بەرکەوێ تا چەند ئەگەری ئەوە هەیە ئەگەر شەڕ لە عێراق ڕوویدا عێراق نامێنێ هەوڵە دەم زۆر بە خێرایی وەڵامی ئەو پرسیارەت بەمەوە سێ چرکە هەن لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە پەیوەندیان بە عێراقەوە یەکەم 11 سێپتەمبەر 2001 دووهەم ژەنیوەری دیسەمبەر لەگەڵ ژەنیوەری بە تایبەتی ژەنیوەری 2011 کە پێوترێ بەهاری عەرەبی سێهەمیشان 7 ئۆکتۆبەر لەم سێ چرکەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵوەشاوەتەوە لە ڕووی جیۆپۆلیتیک بە عێراقیشەوە لە ڕووی جیۆپۆلیتیکەڵم بەڵام لە ڕووی خاک تێریتۆری نا چرکە ساتی چوارەم هەمیشە ڕۆژنامە نووسا ڕۆژ ئاوایەکان ئەوروپیەکانم پرسیارەم لێەکەن ئەڵێن ئەی چرکە ساتی چوارەم کەیە چرکە ساتی چوارەم کاتێک دەست پێەکە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی تەریتۆری یعنی لە ڕووی خاکەوە سنوورەوە هەڵبۆشێتەوە ئەو کاتە ئیتر شتێک نامێنێ بە ناوی سایکس پێکۆ ئایا ئێمە لەمە نزیکە بین بێگومان نزیکین بۆ نزیکین نازانم کەیە سووریا زۆر بە دەگمەن ببورە درێژەم پێدا توشکاتی نەماوە سووریا زۆر بە دەگمەن ناوەندێکی توێژینەوەی ئەوروپیت هەیە کە کار لەسەر سیناریۆی هەڵوەشانەوەی سووریانەکە بۆ زیاتر لە 4 تا 5 دەوڵەت دەوڵەتێک بۆ عەلەویەکان دەوڵەتێک بۆ دروزەکان دەوڵەتێک بۆ کورد دەوڵەتێک بۆ سونەکانەکە لوبنان لە بەردەم هەڵوەشانەوەکی یەکجار گەورەیە دەوڵەتێک بۆ مەسیحەکان دەوڵەتێک بۆ سونەکان دەوڵەتێک بۆ شیعەکان دەوڵەت و عراقش لە دەرەوەی ئەمەنیە تەنانەت قسە لەسەر ئێرانەکرێ یەکێک لە سەرۆکۆماری ئێران خۆی ڕاستەوخۆ لە نیویۆرک باسی ئەوەکە ئەڵێ ئێمە لە بەردەم هەڕەشەی هەڵوەشانەوەی خاکین چونکە کۆمەڵێک ناوەندی بڕیار هەیە لە دنیاە بی لەوە کاتەوە کە چۆن ئێران بکرێت هەڵبوەشێتەوە کە ئێران بە گەورەی خۆی بە عەزەمەتی خۆی هەڵبوەشێتەوە دەوڵەتە لەرزۆکەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان ریسکی هەڵوەشانەوەیان خێراترە بێ زۆر باشە دەست خۆش بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری دامەزراوەی ئەوروپی بۆ توێژینەوە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە کورتە لەگەڵ کوردستان 24 ئەگەرچی پرسیار زۆر بوو بەڵام بەداخەوە کاتمان هەرەوەندە بوو دووبارە سوپاس بۆیەوە چاوتەرماجەکەین دەستان خۆش بێ بەڕێزان ئەم دیدارەشمان لێرەدا کۆتایی هات تا دیدارێکی نوێ شاد و بەختەوەر بن